ئاژانسی نێودەوڵەتی وزە لە راپۆرتێکیدا لەبارەی ئەگەرەکانی جێگرەوەی نەوتی رووسیا ئاماژەی بۆ کەمی بژاردەکانی بەردەم ئەمریکا و هاوپەیمانەکانی کردەوە و ڕایگەیاندووە بۆ ئەمریکا ئاسان نییە جێگرەوە بۆ نەوتی رووسیا بدۆزێتەوە. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی شیکردنەوەی بۆ راپۆرتێکی ئاژانسی نێودەوڵەتی وزە کردووە و ڕایگەیاندووە ئەمریکا بەدوای جێگرەوەی نەوتی رووسیاوەیە، بەڵام ئاسان نییە بۆ ئەو وڵاتە کە جێگرەوە بۆ نەوتی رووسیا بدۆزێتەوە لە کاتێکدا ئەو وڵاتە ڕۆژانە زیاتر لە 5 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە دەکات. راپۆرتەکە تیشکی خستۆتە سەرەوەی لە ئێستادا خواستی جیهانی بۆ نەوت کەمتر نییە لە 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. لەو ڕێژێش ڕۆژانە رووسیا 10 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دێنێت و نیوەی بڕی ئەو بەرهەمێنراوەش ڕەوانەی بازاڕەکان دەکات. بەڵام بۆ مانگی نیسانی داهاتوو وڵاتانی کڕیاری نەوت خۆیان لە کڕینی نەوتی رووسی بە دوور دەگرن بۆ خۆپاراستن لەو سزابوریانی ئەمریکا و ئەوروپا بەسەر ئەو وڵاتەدا سەپاندویانە. دیارترین جێگرەوە کە ئەمریکا لێی دەڕوانێت سعودیە و ئیماراتە کە کۆی یەدەگی نەوتیان دەگاتە نزیکەی 3 ملیۆن و 300 هزار بەرمیلی ڕۆژانە. هەردوو وڵات بەرهەمێنەری سەرەکی نەوتن و توانای یەدەگی نەوتیان زۆرە. بۆ جێگرتنەوەی نەوتی رووسیاش ئەمریکا چاوی بڕیوەتە ئەو وڵاتانە تا بڕی هەناردەکردنیان زیاد بکەن، بەڵام تاوەکو ئێستا و دوو وڵاتە ئەو خواستەی ئەمریکایان پشتگوێ خستووە و بۆ هەنگاوێکی لەو شێوەیە ئامادە نین بەهۆی ترسیان لە بەبازارکردن و شکستێنانی پرۆسەی بەرهەمێنانەکە. هەروەها بەپێی راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی وزە سعودیە و ئیمارات تاوەکو ئێستا هیچ ئامادەگیەکیان نییە بۆ سوودوەرگرتن لە یەدەگی نەوتیان. ئەمە لە کاتێکدا هەردوو وڵات ئەندامی ئۆپێک پلەسن و هەر جۆرە زیادکردنێکی بەرهەمێنانی نەوت یاخود خستنە بازاڕی نەوت لەلایەن ئەو دوو وڵاتەوە زیان بە هاودەنگی ئەندامانی ئۆپێک پلەس دەگەێنێت. جگە لە سعودیە و ئیمارات ئەمریکا چاوی لە نەوتی ئێران و ڤەنزوێلایە کە لە ئێستادا سزاگەلێکی توندی ئابووری لەسەر هەردوو وڵات دانا و پێش هەر جۆرە ڕێکەوتنێ لەگەڵ ئەو دوو وڵاتە بۆ خستنە بازاڕی نەوتەکەیان پێویستە سزاکانیان لەسەر لا ببات کە ئەوەش پرۆسەیەکی درێژخایەن و قورسە. لە ئێستادا بەهۆی جەنگی سەر ئۆکرانیا و سزاکانی سەر رووسیا و نرخی نەوت تەواو ناجێگیرە و لەسەر و $100. ئەوەش گرفتی ئابووری بۆ وڵاتانی کڕیاری نەوت بە تایبەتی ئەمریکا دروست کردووە کە ڕۆژانە کڕیاری نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوتە. هەموو ئەمانە لەبارەی قەیرانی جێگرەوەی نەوتی رووسیا لەلایەک قەیرانێکی دیکەش هەیە کە ئەویان زیاتر وڵاتانی ئەوروپا دەگرێتەوە کە قەیرانی غازی سروشتی و کەمی جێگرەوەکانی رووسیا. بەو هۆیەوە ترس هەیە ئەوروپا زستانی داهاتوو بە ساردیەکی بێ ئەندازە بەڕێ بکات.